ئەمە لە بەیانی هاتوونەم داواکاریانە ئاڕاستی جەنابی قایمقامێت کراوە جەنابی قایمقامی ئەڵە لە دەسەڵاتی منانێت تۆ شتێکە لە دەسەڵاتی تۆیان نەبێ یعنی بۆ دەست لە کار ناکێشیتەوە ئەمە خراپترین قایمقامە لەم شارەیەکە ئێستا هاتووە هیچ ئەزموونێکی نییە غازیان قۆڕق کردووە نەوتیان قۆڕق کردووە کاکە ئاو غا هەموو شتێک لەم شارەیە هیچی نەماوەتەوە ئەو کارەباکەی هەنگاوێکە شارێکە ناو نراوە شەید و ئەنفال پایتەختی ڕۆشنبیری نازانم پایتەختی شەید و ئەنفال هەر ماڵێک هەر کۆڵانێک دووسێ ماڵە شەیدی تایە ئەمە خزمەتکردنە بەم شارە بەداخەوە هەمووی سفرە بەداخەوە چەمچەماڵ کە دەوڵەمەندترین شارە لە غازی سروشتی غاز نییە بەخوا دوێنێکە چەند شوێنگە غاز بڵێ غازم دەست نەکەوتووە بەڕاستی مەسەلەی ئاو ئەو 15 ڕۆژ بوو ئاو نەهاتبوو دوێنێکە ئاو هاتبوو ئەویش بۆڕی هەمووی بەستە بووی بە هەر حاڵ هەر هەموو کاتەروا بوو ئەو نەوە بڵێینە مەسەلەی تەندروستیە ئەوە هەر سفرە.